گەشتێکی خێزانی بۆ منداڵانی ئۆتیزم و خێزانەکانیان لە غاباتی ڕانیا ساز کرا. زیاتر لە 100 منداڵی ئۆتیزم لەگەڵ خێزانەکانیان لە شار و شارۆچکە جیاوازەکانەوە بەشداری گەشتەکەیان کرد. یەکێک لە سەرپەرشتیارانی چالاکیەکە پێشکەشکارێکی کەناڵی پەیامە کە لە ماوەی ڕابردوودا چەندین بەرنامەی پەروەردەی تایبەتی منداڵانی ئۆتیزمی پێشکەش کردووە و دەڵێت ئامانجیان دروستکردنی کەشێکی شاد و ئارامە بۆ منداڵان و خێزانەکانیان. ئێمە وەکو ستافی بەرنامەی پەروەردەی تایبەت لەلایەن مامۆستا دنیا کە بەڕێزیان دایکی منداڵێکی ئۆتیزمە لە وڵاتی دانیمارکدا دەنیشێ ئاگادار کراینەوە کە یەکێک بی لە ڕێکخەرانی ئەم گەشتە یاخو کەرنەڤاڵێکە کە یەکەم جار لە هەرێمی کوردستان ساز دەکرێت. لەگەڵ ئەوەشدا دوو نووسراومان هەیە، نووسراوەکان بۆ تەواوی ئەو ڕاگەیاندکارانەیە کە ئاگادار کراونەوە بێن بۆ ئەم گەشتە، پێیان دەڵێن کە بۆ نمونە بە چ چاوێکی ڕوانینیان بەرامبەر ئۆتیزم هەبێت. ڕاهێنەرێکی ئۆتیزم دەستخۆشی تایبەت لە کەناڵی پەیام دەکات کە تەنیا لە یەک ڕۆژدا منداڵانی ئۆتیزم و خێزانەکانی بیر نەبووە، بەڵکو بەردەوام لە ڕێگای پێشکەشکردنی بەرنامەی تایبەتەوە هۆشیاری داوە بە کەسوکاری منداڵانی ئۆتیزم و کۆمەڵگاش. زۆر بە پێویستی دەزانم زۆر سپاسی کەناڵی پەیام کەین بەرامبەرشدا سپاسی پێشکەشکارەکەی کەین ئاسکە خاتون کە هەمیشە لە ناو خێزانەکاندا هەیە ناو ڕاهێنەرەکاندا زۆر بە دڵسۆزی بە خەمخۆری ئەوە بۆمە جێگای ئومێدێک و دڵخۆشیێکی زۆرە کە تەنها لە یەک ڕۆژ و لە یەک هەفتە جێگاتان بۆ نەکردینەوە. سەبارەت بە منداڵانی ئۆتیزم و کۆمەڵگا پێویستمان بە هۆشیارێکی تەواوە و پێم وایە کەناڵی پەیام لە ڕێگەی بەرنامەی پەروەردەی تایبەت دەستی پێکرد بە هیوان بۆ ڕاگەیاندنەکاری کەچ بگوازرێتەوە. لەسەر هەمان زەوی دەژین، لە ژێرە هەمان عاسمانی هێوین، بەلێ بۆ قبولکردمان، بەلێ بۆ پاپڵشی کردمان. ئادەم توشبوویەکی ئۆتیزمە و دروشمی لەگەڵ ئێوەدا لە هەمان زەویدا دەژین، بەڵێ بۆ قبولکردن و پاڵپشتیکردنمانی هەڵگرتووە. کەسوکاری منداڵانی ئۆتیزم دەڵێن لە بارودۆخێکی سەختدا ژیان دەبەنە سەر و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش وەک پێویست هاوکار نین لە دابینکردنی سەنتەری تایبەت بۆ ڕاهێنانی منداڵانی ئۆتیزم. و دەستخۆشی لەو بەڕێزانە دەکەم کە هەستاون بە ئەم ڕخستنی ئەو کۆبوونەوەی یان بڵێن ئەو سەفرە بچووکەی خێزانانی ئۆتیزم. طبعاً خێزانانی ئۆتیزم ڕەنگە خەڵک زۆر لیان بێ ئاگا بێ و حکوومەتیش زۆریان لێ بێ ئاگا تێگەشت لەبەر ئەوەی بە شێوەیەکی گشتی لە چەند کێشێ و تەنگژەیەکی بڵێم لە چەند ئاستەنگێک گەورەدا دەژین. ئەویش لە ڕووی دەرونیەوە طبعاً کێشیان هەیە خێزانانی ئۆتیزم. ئەم چالاکیەکە ئەمڕۆ ڕێکخستراوە یەکەم جارە، یعنی ئەو شتە لە کوردستان نەکراوە. ئێمە من خۆم لە کۆیەوە هات طبعاً ئەمە حکوومەت نەیکردو، ئەمە چەندایکێکی ئۆتیزم خاستان دڵنیاخان لێرە دەستخۆشی لە دڵنیاخانەکەم کە خۆشی دایکی منداڵێکی ئۆتیزم ئەم گەشتەی ڕێخستۆ بۆ خێزانی ئۆتیزم. طبعاً ئێمە کەس هەست بە ئازار و معاناتی ئێمە ناکا لە خۆمان زێتر، حکوومەت بە هەموو ناوعێک یعنی خۆی دوورە خاتەوە لە کێشەی ئێمە. ڕاهێنەرانی ئۆتیزم دەڵێن پێویستە توشبوانی ئۆتیزم بەردەوام چاودێری بکرێن، حکوومەت سەنتەری تایبەتیان بۆ بکاتەوە و ڕاهێنانی تایبەتیان پێ بکرێن، لەلایەن کۆمەڵگاشەوە بە چاوی ڕێزەوە تەماشا و هاوکاری بکرێن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیا.